بۆقسەکردنی زیاتر لە سەرمپرسە بەڕێز ئاریان سەلاحەدین بریکاری وەزارەتی ڕۆشنبیری و لەوان لە ستودیۆ میوانمانە. بەڕێز ئاریان سەلاحەدین بەخێر بێن. زۆر سپاس ئێوارە باش. سپاس بۆ ئامادەبوونت. ئێوەکو وەزارەتی ڕۆشنبیری و لاوان چ بڕیار و ڕێنمایی و بەدەداچوونێکتان هەیە بۆ جێبەجێکردنی فەرمانەکەی سەرۆکی حکوومەت؟ زۆر سپاس ئێوارەتان باش، ئێوارەی بینەرانیش باش. تاوان بابەتی پرسی زمان و بە کوردیکردنی تابلۆکان و یان پاراستنی زمانی دایک بۆ نسبەت پێکهاتەکانی دیکەشەوە پرسێکی گرنگ بووە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان. هەر لە کە بیدایەتی کابینەی نوێیەمەوە جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار کاک مسعود بارزانی کاری لەسەرەوە کرد و لە 21 شوباتی پارساڵیش و پێشووتریش لە وتارەکانیدا لە ڕۆژی زمانی دایک کۆمەڵێک ڕاستپاردە و ڕێنوێنی هەبوون. بەدەر لەو ڕۆژانە و ئەو بۆنانە هەندێک ڕاستپاردەی گرنگ و جددیش هەبوون کە کاریان لەسەر کراوە و بە خۆشحاڵیەوە ئەوەی لەو ڕۆژانە لە 21 شوبات ڕایانگەیاند و بڕیارەکە جەنابی سەرۆکی حکوومەت پێشووتر کاری لەسەر کرابوو لە تایبەتی لە کۆمەڵێک لە وەزارەتانی پەیوەندیدارن. وا لیژنەیەکی بەرفراوەنیش هەبوو کە لەلایەن کاری وەزارەتی ڕۆشنبیریەوە سەرۆکایەتی لیژنەکە دەکرا لە زیاتر لە 8 وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان و هەندێک لایەنی دیکەی پەیوەندیداری وەکو ئەکادیمیای کوردی و ژووری بازرگانی و بەشێک لە سەندیکاکان و وەزارەتەکانی ناوخۆ و وەزارەتی گەشت و شارەوانی و گەشت و گوزار و وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە و زۆربەی ئەو فەرمانگی پەیوەندیەکانی دەرەوە و بەشێکی دیکە و مؤسسانەیە و دەرم و دەستگایانی کە سەر و کاریان لە جێبەجێکردنی ئەو بڕیارە هەیە. جێ خۆشحاڵیە کە کاری گرنگ و باشیان کردبوو و ڕاستپاردەکانیان وەک خۆیان جێبەجێ کردو و بەشێکی هەبووە جێبەجێکراوە بەشێکیەوە دەچێتە خانەی جێبەجێکردن بە دەستخۆشیشەوە بۆ پارێزگاری هەولێر دوێنێ کە لە کۆبوونەوەیەکدا تایبەت بۆ بابەتە کە چۆن بچێتە بواری جێبەجێکردن کاریان لەسەرەوە کردو. ئەو ڕۆژ لە کۆنفرانسێکدا هەر ئەوەی ڕاگەیاند و وردەکاریەکانی خستە ڕوو و هیوادارم لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستانیش و هەموو شوێنانەی دیکە ئەوە بچێتە خانەی جێبەجێکردنەوە. ئەوەی کە کاری لەسەر کراوە بە وردی پێشتر ئەو لیژنەیە کۆمەڵێک توێژینەوەی لەبەر چاوگرتە کۆمەڵێک ڕاو سەرنج و بۆچوون و دیراسەیەکی باشیان هەبووە و لە ئێستاشداوە بەردەوامە کە پێشتر کە ئەو کارەکراوە دەبێت ئەوە بڵێم و لە ئێستاش بەردەوامە بۆ 2 ئاسدا بەشکراوە. ئەو شوێنانەی کە دەبیندرێن وەکو باستان کرد لە ڕێپۆرتاژەکەتان کە تابلۆی دەستگاکانی ڕسمی و ناڕسمینە تابلۆی ئەو شوێنانەکە بازرگانی و تیجاری و هەموو ئەو دام و دەستگا و دامەزراوانەی کە تابلۆیان بەسەرەوەیە. ئەوە بەشێکی دیکەی نووسراوەکانی ناو دەستگاکانی حکوومەت خۆیەتی کە ڕۆژانە بەرچاومان دەکەوێت ئەوانە هەڵوەستەی لەسەر کراوە کە چۆن ڕێک بخرێتەوە و زمانی کوردی چۆن جێبەجێ بکرێت بەسەر ئەو شوێنانە و بە چ بڕیارێک داوان دەرفەتیش درراوە ئەو بڕیارێکی هەر ئەو حالە ناکاو نییە کە بەکو بڵێن تەنگە تاویەک بۆ خاوەنی شوێنەکان و دام و دەستگاکان دروستکە دەرفەتێکەیە و بە تایبەتی وەکو لەو کۆنفرانسەش ڕاگەیاندرا کە مانگی ئادارە ڕەنگە دەرفەتێکیش بێ بۆ هەموو لەبەرەوەی بە مانگی بۆ نەتەوەی نیشتیمانیەکانی هەرێمی کوردستانە و هەڵمەتێک هەبێت هەمومان ئەوەی کە ئەو شوێنانی تابلۆی کوردیان نیە بەبەر پرسیارێتەوە خۆیان بەدەم ئەو بڕیارەوە بێن و بەجێبەجێکردنی. وەزارەتی ڕۆشنبیری ئەرکتان لەم پرسەیە چییە؟ بەداداچوونتان چیەکەنەوە؟ ئەرکی وەزارەتی ڕۆشنبیریە کە هەم لەسەر ئەو استراتیجەتی کە هەیە و لە کارنامەی حکوومەتدا هەم ئاستی دووەمی ئەو بابەتەش ئەوەیان بوو کە نووسینی نووسراوەکە نووسینی یاسایەکان و نووسینی هەندێک پەیڕەوی ناوخۆی مؤسسات و دەرکردنی یاسا لە پەرلەمان و لە دادگاکان و جێبەجێکردنیان و ئەو کۆنووس و مەحزەرانە ئەوانش بەشێکی دیکەی دومیتی کە نەبینراون بە بەرچاوی خەڵکەوە نین. ئەوە من پرۆگرامی خوێندن لە وەزارەتی پەروەردەکە لە بڕیارەکەی جەنابی سەرۆکی حکوومەتیشدا هاتووە. ئەوەی ئەرکی وەزارەتی ڕۆشنبیریە کە هەم ئەو ڕاستپاردانەی کە پێش پێدراوە هەم ئەوەی لە ئەجەندای کاری حکوومەتدا هەیە و هەم ئەو کارنامەی وەزارەت خۆشی هەیەتی بۆ پاراستنی زمانی کوردی و بۆ ڕێکخستنەوەی زمانی کوردی. ئەوە ئەکیت دەبێت لەمە دواش بۆ مەسەلەی شێوازی نووسین و شێوازی
ستانداردێک هەبێ شتێکی یەکانگیر هەبێ بۆ هەموولایەک ڕاستە ڕەنگە وەزارەتی ڕۆشنبیری کارتان لەسەرەوە بە دڵنیایەوە وردەکاریە و ڕێنمایی ئەوەمان هەیە و لەناو ئەو تەفاسیلەش داینە ئێستا و بەردەوامیش وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە ئەرکی لە پێشینەی زانیوە لەسەر پرسی زمان و کاری گەورەی بۆ دەکەین و کاری گەورەشی بۆ کراوە ڕاستی و هەر ئەمڕۆ کۆنفرانسێک هەبوو دەربارەی پرسی زمانی کردی لە ڕیکلامە بازرگانیەکاندا کە بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەیان و چاپەڵاوە بەدەستخۆشیەوە ئەنجامیاندا بوو بۆ ئەوەی کە هەتا ڕیکلامەکانیش و دەستگاکانی کۆمپانیەکانی ڕیکلامیش پابەند بن بەوە لە بەرەوەی ڕیکلامی شتێکەمە ڕۆژانە دەیبینین و تەعاملی لەگەڵ دەکەین و بە هەموو شێوەیە کاریگەری و تەئسیری خۆی هەیە طبعا ئەوە هەر بۆ زمانی کوردی نییە بۆ زمانی پێکهاتەکانی دیکەشە کە ئەو تایبەتمەندی خۆیان بپارێزن هەر لەو ڕۆژانەی کە 21 شوبات ڕۆژی زمانی دایک بوو کە بەڕێوەبەرایەتی دوو بەڕێوەبەرایەتی گشتی وەزارەتی ڕۆشنبیری هەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری تورکمان و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری سریان کە هەردووچیان ئەوانیش بە ئاستی جودا جوداکاریان لەسەرەوە کردووە و لەو ڕۆژانەش پانێڵ و دیدار و کۆمەڵێک ڕاستپاردەیان هەوە ئەوانیش بە پێی ئەو تایبەتمەندیانەی هەیە بەڕێخستنی لەگەر یاسا بەرکارەکان و ڕێنماییەکانی کە هەیە ئەوە ڕێک بخەن مثلەن پێشی ئێستاش ئەمە ئەو هاندانەمان هەبووە کە ڕەنگە ڕێستورانتێک لە شارۆچکەی عنکاوە بیاوێت ئەگەر بە زمانی سریانیش بینوسێت حەقی خۆیەتی تەبیعیە بەڵام بەپێی ئەو یاسایانەی کە هەیە و ڕێنماییانەی کە هەیە لەبەر چاو بگیرن کە زمانی کوردی وجا زمانی دایک لەوێ بەکاردەهێنێت یا بە ئینگلیزی دواوی دەنووسێت بە عەرەبی دەنووسێت بەڵام مەرجە زمانی کوردی مەرجە بە دڵنیاییەوە لە بڕیارەکە ڕوونە و ئامانزداریشە و کاریگەری خۆی هەیە و لە دیراسەیەکی قوڵەوە ئەوە هاتووە کە بۆ نەوەکانی داهاتوو بۆ استراتیجەتی پاراستنی زمان بۆ پەرەپێدانی زمان بۆ ڕێکخستن و ڕێکخستنەوەی زمان لەسەر ئەو ئەساسەوە و ئێستا هەموو ئەو دام و دەستگایانە کەوتونەتە کار بۆی ئەوە جێبەجێ بکرێت و پرسێکی گرنگ و بە ئەهمیەتەوە لەبارەی بەکارهێنانی زمانی کوردی یانەوەی کە ئەو کەسانی لە هەرێمی کوردستان کارەکەن کە پێویستە فێری زمانی کوردی بن بەتایبەت ئێستا لە چێشخانەکانی هەرێمی کوردستان بەتایبەت هەولێر هەندێک جارە چیتە چێشخانەیەکەوە بە هەر زمانێک قسە بکە لێت تێگەن بەڵام بە کوردی نەبێ بە عەرەبی قسە بکە لێت تێگا بە ئینگلیزی قسە بکە لێت تێگا بەڵام لە کوردیەکە تێناگا هەندێک جار خەڵک وای لێ دێ هەڵی ئیلا بە کوردی قساکەم ئیلا بڕۆ کەسێک بێنە بە کوردی قسە بکە ئەژینە من هەر بە کوردی قساکەم و بە عەرەبی ئامادە نیم جواب بدەمەوە یعنی ئەمە لە پێناو ئەوەیە کە فێری زمانەکە بن کە لێرە کارەکەن بۆ ئەمە چی کراوە تا چەند پێویستە ینی ئەرکە لەسەریان کە فێریم زمانە بن بۆ پێی کە لێرە کارەکەن ڕاست دەفەرمێم ئێمە لە پێش چاوی خۆمانە و لەگەڵ ئەوە ژیاوینەوە جەنابەت دەفەرمووی و لە حاڵەتیش دەرچوە دیاردەیە وێش بەخەمیەوەینە و جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو بڕیارەیەک لە بڕیارەکانی ئەوە بووە کە بە وردەکاریەوە ئەوانەی کە بیانینە ڕابهێنرێن طبعاً بۆ ئەوە ڕێنمایی پێویست و وردەکاری دیکە دەردەچێت کە ئەو ڕێستورانتە کۆمپانیایە ئەوانەی کە ڕۆژانە لەگەڵ خەڵک تێکەڵاویان هەیە جا لە بە هەر مناسبەیەکوی بە ڕێستوران تێگوی لە شوێنێکی گشتی بی پێشکەشکردنی خزمەت گوزاریەکوی ئەگەر بیانی بن دەبێوانە ڕاهێنانیان پێ بکرێت دەبێت تا یەکێک لەو مەرجانەی کە ئەو کەسە چۆن بتوانێت کار بکات چۆن بتوانێت ئەو ڕێنمایانەی بۆ هاتنی بۆ دەرفێتێدانی بۆ مەڵەت پێدانی چیە ئەوەشیان دەبێت یەکێک لە لە ڕێخستنی لە دەستگاکانی دیکەی پەیوەندا ڕەنگە ئەکیت لە داهاتوێکی نێزیکدا ئەوە بە ڕێزانی کە لە دەستگاکانی دیکە بە تایبەتی جێبەجێکاری ئەو بڕیارانن وردەکاری ئەوە ناوێ بەڵام بە دڵنیاییەوە ئەوەی لە ئێمە دیارە و کە دەشبینین لەو فترەیەکی نێزیکدا بەڵێ دەبێ هەموو ئەوانە بیانینە ڕاهێنایان پێ بکرێت لە زمانی کوردی بۆی کوردی بزانن و ئەو خزمەتەی کە بڕیارە پێشکەشی بکەن بە هاونیشتیمانیان بە هاوشاریان بە هاوڵاتیان ئەوە بێت کە بە زمانی خۆیان لەبارەی دانانی ناو بۆ شوێنەکان ئێستا هەندێک لە پرۆژەکانی نیشتەجێبوونیش بەشێکی زۆریان هەر ئەسڵ ناوی کوردیان نییە یان براندێکە بەڵێ بەناوی هەمویان بەناوێکی غیرە کوردین چی بکرێت بۆ ئەوەی کە ناوی پرۆژانەی نیشتەجێبوون ببن بە ناوێکی کوردیانە و پرۆژەیەکی چی گەشتیاری بێیان هەرچێکی دیکە بێ کە ڕەنگە زیاتر پێویست نەبێ بەوە بەڵام بۆکو هەمانگیێکی ئێوە لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ئاسانکارێکی زیاتر بکرێت بۆ هەر شوێنێک هەر پرۆژەیەک کە ناوێکی کوردیانە هەڵبژێرێ طبعاً بۆ ئەوەش پێشتر کاری تێدا کراوە
ئێستاش کاری لەسەر دەکەن کە تەشجیع و هانی ئەوە بدرێت بە ئەو دەستگایانەی یان ئەو شوێنانەی کە کاری بازرگانی و ئەو شوێنی نیشتە جێبوون هەم ناوی کوردی بن نزیک بن لە کللتوری کوردی یان نامۆنە بن بە کۆمەلگای ئێمە و بە کۆمەلگای کوردەواری و بە هەموو پێکهاتەکانی ئەو نیشتیمانە بەڵام هەندێک جاریش ڕەنگە براندێک بێت ڕەنگە براندێکی جیهانی بێت لە هەموو وڵاتانی دنیادا لەو سەری بۆ ئەو پەڕی ناوی هەیە بەڵام ئەوەش دەبێت نەکناوەکە بە کوردی بکرێت دەبێت بە کوردی بنووسرێت و بە کوردیەکەش کە نەک هەریەکە لە شوێنی خۆیەوە فلان بابەت فلان وشە بە ئەوەشیان پێوەرێکی بۆ دادەندرێت کە لە هەموو شوێنەکان وەکو یەک فلان ناو بنووسرێت بۆەوەی ئەوەش بەشێکە لە پاراستنی زمانی کوردی و هێشتنەوەی وەکو خۆی و لەسەر ئەساسێکی زانستیانە و لەسەر ئەساسێکە بۆ نیشاندانی زمانی کوردی و بۆ نیشاندانی دڵپێ خۆشببوونی هەر هاو نیشتیمانیەک پێ خۆشببوونی هەر کوردێک کە بێوێتن لە وڵاتی خۆیدا و لە شاری خۆیدا و لە گەڕەکەی خۆیدا ئەوە ببینێت تاوان ئەوەش پێوەەر و بنەماکانی بۆ دانراون بەڕێزاریان سەلاحەدین بریکاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە ستۆدیۆ ئامادە بووی سوپاس بە ئامادەبوون و ڕۆکردنەوەکانتان سپاس.